جا لە بابەتانە دێنە سەر بابەتێک کە باسی یاسا ئەکەین جا پێتان ئەڵێم شێوازی باسکردنەکەمان ئەم بەیانیە چۆنە بێت چونکە ئەگەر وەک لایەنە لۆژیکیەکەی سەری یاسا و دەقەکان بکەین دەبینی کە بەهۆی بارودۆخ و ژینگە و هەروەها ئەو بارودۆخ کۆمەڵایەتی کە هەیە لە وڵاتان کاری یاساناس هاوبەشە و تەنها بۆ یەک ئامانجیشە ئەویش پاراستنی بەرژەوەندیەکانە و ئاسایشی تاک لە مەترسیەکانی دەوروبەری بۆی کە هۆشیار بێت هەر مەترسێکە ڕوبەڕووی بۆەوە لە ڕووی یاسایی و بزانە چۆن مامەڵی لەگەڵەکات باشە کەوایە چۆن تاک بە دروستی سوود لە دەقە یاسایەکان وەربگرێت چۆن ئەبێ شارەزا بێت لە دەقە یاسایەکان لە کاتی هاتنەوە پێشەوەی هەر کێشەیەک چۆن دادگاکان بکاتە دەرچەیەک بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی ئەم بەیانیە میوانی ئێمە غازی حەمید ڕاوێژکاری یاساییە کە سەبارەت بە هۆشیاری یاسایی و تێگەیشتن لە دەقەکان قساکەین بەخێر هاتیت سپاس بۆ تۆ تا چەنە گرنگە کە هاوڵاتیەکی ئاسایی کە نە یاسای خوێندووە نە لە یاساکان ئەزانێت ئاشنایی هەبێت بە دەقە یاسایەکان سەرەتا سپاس بۆ ئێوە طبعاً وێ ڕای سپاسیش دەستخۆشیتان لێ یەکەم من متابعی کەناڵەکەی ئێوە کە ماوەیە کە دەستان داوەتە کارێکی پیرۆز کە قسەکردنە لەسەر یاساوە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری یاسایە کام ئەرکێکی پیرۆز و خزمەت بە نیشتیمان دەکەم سپاس ئەوە ئەرکی سەرشانمانە هاوڵاتیان پێویستە هەموو هاوڵاتیەک ڕۆشنبیریەکی سەرەتایی هەبێت سەبارەت بە یاسا چونکە یاسا تێکەڵاوە لەگەڵ هەموو بەشەکان و کایەکانی ژیانمان کاتێک مرۆڤێک کە سبەی لە خەو هەڵدەستێت دەچێتە سەر کارەکەی بە ئۆتۆمبیل دەچێتە سەر کارەکەی یاخود دەچێتە وەزیفەیەکی گشتی یاخود کەرتی تایبەت هەموو ئەم هەڵسو کەوتانەی بەبێ ئەوەی خۆی بزانێ یعنی ڕۆبەڕوو کارلێک لەگەڵ یاسایەک دەکات بۆ نمونەکە من بە ئۆتۆمبیلەکەی خۆم دێمە ئێرە بەبێەوەی ئاگام لێبێ پێویستە من ڕەچاوی یاساکانی هاتوچۆ بکەم کاتێک مۆبایلم پێ پێویستە ڕەچاوی یاسایەکانی خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندی بکەم هاوڵاتی هەست بە مەترسیەک ناکە کە یاسا وەکو بنەمایەک دایڕشتووە یاسای عراقی کە هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق مبدئێکی هەیە دەڵێ القانون لا يحمل مغفلين الجهل لا يعتبر عذرا واتە نەزانینی ڕۆشنبیری یاسایی نەزانین بە دەقە یاسایەکان وەکو عذرێک حسابی بۆ ناکرێت لە کاتێکدا ئەگەر تاوانێک ڕوویدا و ئەو کردارەی کە تۆ ئەنجامتدا و نەتزانی تاوانە و ڕوبەڕووی سزا بوویتەوە نەزانین لە دەقە یاسایەکان نابێتە عذرێک و بتپەڕێنێتەوە لە سزا بۆیە ئەمە ئەرکی ڕاگەیاندن و ئەرکی ئەتوانم بڵێم دەستگا نیشتیمانیەکان دەستگا گشتەکان قورستر دەکا مادام یاسا بنەمایەکی وەهای داڕشتووە کە نەزانین بە دەقە یاساکان نابێتە عوزر کەواتە دەبێت بە هەر جۆرێک بێ ئێمە هاونیشتیمانیانی خۆمان ڕۆشنبیر بکەین بە دەقە یاسایەکان بۆ چکە لە ئەنجامی نەزانین بە دەقە یاسایەکان و سزاکان و سەرپێچەکان ڕەنگە ڕێژەی تاوان ڕێژەی سەرپێچەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد بێ ئەگەر چی سزادانی کەسێک دیوێکی شخصی هەبێت کە خودی شخصەکە سزا دەدرێت بەڵام لە دیوێکی تردا کۆمەلگا بە کشتی تێدا زەرمەند دەبێت چونکە کە ڕێژەی تاوان و دیاردەی تاوان لە کۆمەلگایەکە زیاد بوو تەنیا خراپەی بۆ ئەو خێزانە بۆ خودی ئەو کەسە نییە لە ئەنجامدا کۆمەلگایەکە سومعی تێک دەچێت لە ئەنجامدا کە تاکەکانی ئەو کۆمەلگایە بە ئاراستێکی خراپدا دەچن کەواتە ئەخلاقی گشتی تێک دەچێت نەریتی گشتی و پەیوەندی گشتەکان تێک دەچن و لە ئەنجامدا ئەگەر بۆ نمونە کەسێک دەکوژرێک و نمونە بێنیتەوە جگە لەوەی کە ئەندامی خێزانێکە جگە لەوەی کە کوڕی دایک و باوکێکە لە هەمان کاتە ئەندامی ئەم کۆمەلگایەیە کەواتە ئەم کۆمەلگایە تاکێکی لە دەستدا کە بۆ زۆر بواری تر کە پێویستی بەو تاکە هەبوو بۆ پەرەپێدان و پێشخستنی کۆمەلگایەکە باشەکە غازی ئەگەر وایە هەندێک جاریش هەیە کە خەڵک ناگەڕێتەوە بۆ یاسا و هەر چارەسەری کێشەکان لە ناو کۆمەلگا خودی کۆمەلگا چارەسەری ئەکات ئەمە تا چەند دروستە کە بە شەیەکی کۆمەڵایەتی هەندێک یاسا هەیە بەبێ کە بچێتەوە بۆ دادگا هەندێک کێشەیە بەبێ بچێتەوە بۆ دادگا بە یاسایەکی کۆمەڵاتی چارەسەرەکەی هەروەک جەنابەت فەرمووت کە ئەڵێ یاسایەکی کۆمەڵایەتی کەواتە ئەوش یاسایە یعنی کە نەریتی قەبیلەیەک نەریتی بنەماڵەیەک دوای داناوە فڵان جۆرە کێشە بەو شێوازە چارەسەر بکرێت لە ڕووی یاساییەوە تا چەندە ئەمە ڕێگە پێدراوە سڵح بە شێوەیەکی گشتی واتە ئاشتەوایی بە یاسا ڕێکخراوە یعنی پێویستە ئەو سڵحە
لە دوجاردا بهێنرێتە پێش دادگا پەسەندی بکە. ینی ئەگەر لە دەرەوەش ئاشتەواییەک دەکرێت سڵحێک دەکرێت مەرجی خۆی هەیە. یەکێک لە هەرە مەرجە گرنگەکان ئەوەیە کە لەسەر حسابی بەژەوەندی گشتی نەبێ و مخالفەی ئاداب و ئەخلاق نەبێ و بۆ نمونە جاروا هەیە ئاشتەوایی سڵح دەکرێت لەسەر مافی کەسانێک کە هێشتا مافی قانونیان تەسبیت نەبوو. بۆ نمونە منداڵ زۆر جار لە کێشەی خێزانی ئێمە دەبینین ژن و مێردەکە سەرڕای ئەوەی کە پێک دێن لەسەر مافە کەسیەکانی خۆیان وەکو بژێوی و پارە و ئەو شتانە دەبینین منداڵەکەش دەکەنە بەشێک لە ئاشتەوایەکەیان کە منداڵەکە لای کێبێ یان تەنەزول دەکەم لە منداڵەکە لە کاتێکدا منداڵ سلعەیەکی بازرگانی نییە مامەڵی پێوە بکەیت و تەنەزولی لێ بکەیت. وێ ئەگەر ئەو مەرجانی تێدا بێ یاسا ڕێگەی پێداوە بە سڵح لە هەمان کاتە شەرعیش پێی خۆشە کە سڵح بکرێ. سڵح سەید الئەحکامە بەڵام بە مەرجێک ڕەچاوکردنی ئەو خاڵانەی تێدا بکرێ. و هۆکارێکی تریش کە خەڵک ئێستاکە پەنادەبا بۆ دەرەوەی دادگاکان بەڕێی من ئەو قەرەباڵخی کە لە دادگاکاندا هەیە یعنی سە من خۆم وەکو پارێزەرێک بەشێکم لە دەسەڵاتی دادوەری پێویستە دان بە هەندێک کەم و کوڕی دەسەڵاتی دادوەریدا بنین کە خەڵکانێک هەیە بەهۆی درێژە کێشانی یەکلابوونەوەی کەیسەکانیان لە دادگا ناچار دەبن پەنا بۆ کەسایەتێکی کۆمەڵایەتی ببن بۆ دیوەخانێک بۆ ڕئیس عەشیرەتێک بن کە کێشەکان بۆ چارەسەر بکە. پێتان وانە ئەمە هەندێک جار هۆکارەکەی بۆ گەڕێتەوە خەڵک ها لە کوردواری خۆمانڵێ عیبە با مۆزوعەکە نەگاتە محکەمە هەر بەم شێوازە ناژ لە دادگار لە با نەگاتە محکەمەوەی کە هەر خەڵک ڕاهاتۆ لەسەری عیبە با کێشەکە خۆمان حەلیکەی نەگاتە محکەمە. بۆچی تا ئێستا شەرم هەیە لەوەی کە کێشەکان بڕاتە دادگا؟ ڕست بەشێک لەو کێشانی کە نابرینە دادگا و لە ڕێگەی دیوەخانەکان و سڵحی عەشایرە ئەنجام دەدرێن بزڵ بەدەو قسەی جەنابتە کە پێیان وایە شەرمە ئەگەر بچیتە دادگا بۆ چارەسەرکردنی کێشەکەی خۆت لە کاتێکدا ئەسڵەن جێگەی شانازیە تۆ بۆ یەکلاکردنەوەی ململانەکانی خۆت پەنا ببێتە بەر دادگا. چونکە ئێمە مەبدەئێکمان هەیە لە قانون دەڵێ بوونی یاسایەکی زاڵم یان بوونی سوڵتەیەکی زاڵم باشترە لە نەبوونی هیچ یاسایەک. چونکە لە سایی یاسایەکی ستەمکاردا بەشێک لە مافەکانت پێشێل دەکرێت بەڵام لە سایی نەبوونی هیچ یاسایەکدا خاوەنی هیچ مافێک نین. بۆیە ئەو ئاشتەوایی کە دەکرێت لە دەروی دادگاکان لەلایەن کەسانێکەوە دەکرێن کە شارەزایی یاساییان نییە. ڕەنگە زۆر خوڕوقاتی یاسایی تێدا بکرێت زۆر مافی لایەنەکان پێشێل بکرێت بەبێ ئەوەی بزانن کە ئەوە ئەگەر پەنا ببنە بەردادگا بە شێوازێکی ئوسوڵی تر چارەسەر دەکرێت. بۆیە ئامۆژگاری من بۆ هەر کەسێک کە کێشەیەکی هەیە زۆر بە بێشەرمانە زۆر ئاسایانە پەنا بباتە بەر دادگاکان و دادگا مافی هەموو کەسێکی پاراستووە. باشە کە غازی لە لایەکی ترەوە ئێستا ئەم پرۆگرامانەکەین بۆی کە هاوڵاتی وشیار بێت لە ڕێی دادگاکانە مافی خۆی وەربگرێت بەڵام هەندێک جاریش هەیە چۆن بتوانین مامەڵە لەگەڵەوە بکەین کەسێک لە دادگا ئەچێت مافی خۆی وەربگرێتەوە لەگەڵ برایەکیتی لەگەڵ خوشکێتی داوایکی یاسایی تۆمار بکات دواتر هەر ئەو پەیوەندی کۆمەڵاتیان نامێنێ ئەڵێ قەت قسەی لەگەڵ ناکەم چونکە دەرگای دادگای لێگرتم. چۆن خەڵک هۆشیار بکەینەوە کە ئەمە هەم بۆ ئەو باشە هەم بۆ کەسەکەی کە مافەکەی خوراوە. وەک لە سەرەتای بەرنامەکە باسم کرد بڵاوکردنەوەی ڕۆشنبیری یاسایی زۆر زۆرە باوەڕەت هەبێ وەکو خۆراک چۆن مرۆڤ هەموو ڕۆژێک پێویستی بە خۆراکە پێویستە ڕۆشنبیری یاسایی بە تایبەتی بۆ کۆمەلگایەکی وەکو ئێمە کە تازە دەست بە هەستانەوە و بەرەو پێشچوون و پەرەپێدانی کۆمەلگا و پێشکەوتنی دەکەین و دیموکراسیەت تا ڕادەیەک ئەلەم بەشی کوردستان لە چاو بەشەکانی تری عێراق پەرەیسەندەوە بەرەو پێش دەچێت و لەگەڵ ئەوەشدا سەروەری یاسا بە بەراورد لەگەڵ بەشەکانی تری عێراق و هەندێک وڵاتی چواردەوریشمان ئەتوانم بڵێم لە زۆر ڕۆوە زۆر باشتر یاساکان داڕێژراون و لە ڕووی جێبەجێکردن و بڕیارەکانی دادگاش بە هەمان شێوە مکورتر و پتەوترن لە چاو دەور و بەرمان. پێویستە لەسەر دەستگاکانی ڕاگەیاندن کە بە شێوەیەکی بەردەوام هاوشێوەی ئەم بەرنامەی ئێوە یاخود بەرنامەیەکی تایبەتیان هەبێ لە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری یاسایی. معلومی جەنابتانە بابەتی یاسایی خۆی بابەتێکی وشکە یعنی ڕەنگە هاوڵاتیەک بەلایەوە قورس بێ سەعاتێک دانیشێ بە دیار بەرنامەیەکەوە کە باسی مادەی یاسایی بکە بەڵام ئەگەر تێکەڵ بکرێت لەگەڵ هەندێک بابەتی تری تەرفیهی سەرنجڕاکێش بۆ ئەوەی هاوڵاتی حەزمی بکە. دواتر لە لای ئێمە یعنی بەشێکی زۆری هاوڵاتیان دادگا وەکو شتێکی تۆقێنەر سەیری ئەەکەن و ئازان کە بچنە دادگا ئیتر یەکسەر کە لە بچە ئەکرێن ئەگیرێن و ئەو نمونەی کە جەنابیشت باست کرد کە خوشکوبرایەک یان هاوسەرێک کە پێی وابێ مادام لایەنی بەرامبەر دەرگای دادگای لێگر ئیتر بێ و پەیوەندیە کۆمەڵایەتی بچڕێنێ ئەوە بیرکردنەوەیکی زۆر هەڵەیە
ئەگەر لە ڕاستیدا بیری لێ بکاتەوە مەفروض وایە سوپاسی لایەنی بەرامبەر بکە کە لە ڕێگەی دادگاوە دەیەوێت کێشەکانی چارەسەر بکات چونکە پەنابردن بۆ دادگا خۆی لە خۆیدا مانای ئەوەیە من دەمەوێ مافی هەردوو لامان بە یەکسانی ڕەچاو بکرێ خۆ ئەگەر پەنابردبایە بەر لایەنێکی تر خۆی لە خۆی دەمانایەوەی ئەو لایەنەوەکو پشتیوانیەک بۆ خۆی بەکاردێنێ بۆ چارەسەرکردنی کێشەکەی. باش بە کورتی ئەمەوێت وەکو دوا پرسیار وەڵامیەوە بدێ ئەگەر کەسێک بیەوێت داوایەکی یاسایی تۆمار بکات ئەبێ سەرەتا لەکوێوە دەست پێ بکات ڕێکەی چۆنە؟ داوای یاسایی جۆراجۆرمان هەیە طبعاً ئێمە دوو تەوەری سەرەکیمان هەیە لە داوای یاسایی داوای سزاییمان هەیە کە پەیوەندیدارە بە تاوان ینی کەسێک ئەگەر تاوانێکی بەرامبەر ئەنجام بدرێت لی بدرێت شەڕی لەگەڵ بکرێت ئیهانە و جنێ و سوکاتی پێ بکرێت ئەوە دەچێتە خانەی تاوانەوە پێویستە لە نزیکترین بنکەی پۆلیس کە لە ماڵیەوە نزیکە سکاڵە تۆمار بکە و دواتر لەوێ لە پێش ئەفسەری لێکۆڵینەوە سەرەتا وتەکانی وەردەگیرێ پاشانیش لێکۆڵەری دادی ئێستا خۆشبەختانە لە هەموو بنکەکانی پۆلیس هەیە پاشان هەنگاوی سێم دەچێتە پێش دادوەری لێکۆڵینەوە وتەکانی پەسەند دەکرێت لە قۆناغەکانی دواتر هەر بەڵگەیەکی هەبێ پێشکەشی دەکا دادگا لەژێر ڕۆشنایی ئەو بەڵگانی کە پێشکەش کراوە بڕیاری پێویست دەدا بۆ نمونە ئەگەر بەڵگەکان لە ئاستێدا تاوانێکی گەور ئەنجام درا بۆ نمونەوەکو کوشتن ئەوە دادگا ڕاستەوخۆ دوای قەنەعات پێهێنان بە بەڵگە پێشکەش کراوەکان فەرمانی دەستگیرکردن بۆ تاوانبار دەردەکە ئەمە دیوە سزایەکەی دیوە مەدەنیەکەی با بڵێن دیوە شارستانەکەی ئەوەیە کە کەسێک کێشەیەکی لەگەڵ خێزانی خۆی هەیە سەبارەت بە جیاببوونەوە کەسێک کێشەی لەگەڵ کەسێکی تر هەیە پەیوەندی بە قەرزی بازرگانیەوە هەیە پەیوەندی بە کار و کاسبیەوە هەیە ئەوە لە دادگا شارستانەکان ئەو جۆرە داوایانە تۆمار دەکرێن بۆ نمونە کێشەی خێزانی لە دادگای باری کەسی تۆمار دەکرێت سەرەتا عریزەیەک یاخود داواکاریەک پێشکەش بە دادگا دەکات دادگاش دوای هەندێک ڕێکاری ڕۆتینی پێڕاگەاندن دەردەکە بۆ لایەنی بەرامبەر بۆ ئەوی فرسەتێکی بداتێ بڵێ ئەوە لایەنی بەرامبەر داوای لەسەر تۆ تۆمار کردووە و فڵان ڕۆژ دیاری کراوە بۆ دادبینی بۆ چییە ئەمە بۆ ئەوە ینی فرسەت بدا لایەنی بەرامبەریش خۆی ئامادە بکە یان پارێزەر دابین بکە بۆی دیفاع لە مافەکانی خۆی بکە. بەڵێ ئێمە سپاس دەکەین ئەم بەیانە هاوکار بوویت لەگەڵ ئێمە کە هۆشیاری یاسایی بە هاوڵاتیان بگەینی بۆ هیوای کە بتوانین چەند جارێکی دیکە لە پرۆگرامەکانی ئێمە سەرنج بخەینە سەرم بابەتە بۆی کە هاوڵاتیانمان نەمافخراو بن نەوەش بێت لە دەقە یاسایەکان تێنەکەن سپاس دەکەین غازی حەمید ڕاوێژکاری یاسایی ئەم بەیانە لە پرۆگرامی بەیانی 24 لەگەڵ دەستان خۆش.